خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. سەرۆکی هەرێمی کوردستان کە هاوکات جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستانی شا لە لێدوانێک یاخود لە وتارێک کە بۆ لایەنگرانی حەزبەکەی باسی لەوە کرد کە تەنها پارتی حسابی بۆ دەکرێت و حساب بۆ هێز و لایەنە سیاسەکانی تر ناکرێت. ئەمەش کاردانەوەی توندی یەکێتیەکانی بە دوای خۆی داهێنا. دکتۆر ڕێواز فایق کە سەرۆکی پەرلەمانی کوردستان و هاوکات ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمڕۆ وێڕای نیگەرانی قوڵی خۆی دەربارەی ئەوەی کە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بەکارهێنراوە بۆ بابەتێکی وەها حزبی و تەسکبین و باسی لەوە کرد ئەگەر پارتی پێی وابێ تەنها حساب بۆ ئەو دەکرێت و حساب بۆ هێزەکانی تر ناکرێت، یەکێتیش بە هیچ شێوەیەک حساب بۆ هیچ هێزولایەنێکی سیاسی ناکات. ئایا ئەوەی کە دەکرێت ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی وەکو بەشێک لە خەڵک باسی دەکات تەنها بۆ پێش هەڵبژاردنە بۆیە لایەنگرانیان بێنە سەر سندوقی دەنگدان، یاخود لە حەقیقەتدا ئەو دوو حزبە یاخود ئەو دوو هێزە سەرەکیەی سەرساحەی سیاسی هەرێمی کوردستان ناکۆچێکی قوڵ و هەندێک جار شاراوە و لە حاڵەتی وەهادا دەردەکەوێت. لە سەر لێدوانەکەی جێگری سەرۆکی پارتی و لەسەر لێدوانەکانی پارتی بەرامبەر بە یەکێتی پانۆراما گفتوگۆ دەکات لەگەڵ بەڕێز غازی کەرکووکی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کا غازی بەخێر بیت. زۆر سپاس. باوێک بەر لە ئێستا شەروتم بە هەمیشە لەگەڵ جەنابەت دڵخۆشمە ڕۆژنامە نووسکە ڕاشکاو بین دەست بنین لەسەر برینەکان. بۆ چوونی بەڕێزت لەسەر ئەو لێتوانە ینی زۆر کاردانەوەی بە دوای خۆی داهێنا بەشێکی زۆر لە جەماوەر و لایەنگری یەکێتی نیگەران بوون و تا گەیشتە ئەوەی کە سەرۆکی پەرلەمان دکتۆر ڕێواز فایق کە سەرکردایەتی حزبەکە شتانە مەسەلەن ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا مەسەلەن نەیشاردەوە و نیگەرانی قوڵی خۆی دەربڕی. بۆ چوونی ئێوە لەسەر ئەو پرسەکە ئایا تەنها پارتی حساب بۆ کردی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان؟ پێش هەموو شتێک پارتی دیموکراتی کوردستان هی ماڵی بارزانی نییە. موسسەکانی پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر و شۆڕژگێڕ بوون، بەڵام بارزانی هات داگیری کرد. ئەوە مێژووە ئەگەر هەندێک لە نەوەکانی ئێستا ئاگان لە مێژوو نییە یا مێژووە ڕاستیەکە ناخوێنەوە با بگەڕێنەوە بۆ دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان. مێژووی پارتی دیموکراتی کوردستان وەکوتم کۆمەڵێ خەڵکی ڕۆشنبیری شۆڕژگێڕ دروستیان کرد، بەڵام کە بارزانی چوو بەشدار بوو لەوێ داگیری کردوەکەوەی ئێستا کە هەولێر داگیر کراوە. یعنی ئەوە بابێن لە حزبەکە ئەوەی کە ئەڵێن هێزەکان وەکو کاگنێچیر و تێمووی تەنها حساب بۆ پارتی دیموکراتی کوردستانەکات. ئەمەوێ یەک پرۆژەیەکم پێ بڵێت پارتی بۆ نەتەوەی کورد کە حیساب بۆ پارتی کراوە، ئەم پرۆژانە بۆ کورد کراوە. من باسی ئاشبەتاڵ ناکەم، باسی سیوێکی یاب ناکەم، باسی هەڵاتنی 16 ئۆکتۆبەر ناکەم. ئەمەیە بزانمەوە حیسابەی بۆ ئەوان کراوە چییە؟ ئەوەی ئێستا لە گۆڕەپانی کوردستانە هەیە زۆر بەسەراحەت هەموو دوژمنانی کورد حیساب بۆ پارتیەکەن، ئەنفالچیەکان، کوردکوژەکان، بەعسیەکان، ئەوانەی کە خاکی کوردستانیان داگیر کردووە حیساب بۆ پارتیەکەن لەبەر ئەوەی پارتی بەس لە لای ئەوان مەرغوبە. ئەگەر ئەو حسابی ئەوانەیەکەن آخر شتی ینی بەڵگەیەکی زیندوو ئەو هەموو کێشیان بۆ خەڵک دروست کرد بۆ موچە و بۆ کێشانەی کە لە هەرێم دروست بوو. بۆ پارتی نەیتوانی بڕوا لە بەغا چاکیکە ئەگەر بەغا حسابی بۆ کرد بۆ کاقوباتیان نارد. ئەسڵەن ئەوان کاقوباتیان بۆی پێشنیار کرد بۆی شکست بێنێت، بەڵام کاقوبات بە سەربەرزانە سەرکەوتوو بوو، موچەیشی چا کرد و کۆمەڵێکەم و کورتیشی چا کرد. ئەمە بچووکترین نمونەیە کە ئێمە باسی کەین. ئەگەر ئەو ڕیکلامە کات بۆ حزبەکەی لەبەرەوەی هەڵبژاردنە جارێ بەداخەوە هەندێک جار پێمان وایە عەقڵێک پیا بووە لە ناو پارتی بە عەقڵی سەردەم بیرەکاتەوە، بەڵام کە ئەگەر ڕێیتەوە دێتە سەر ئەوە ئەچنەوە سەر پلێتەکە. من شتێکم نووسی بوو لەسەر ئەو مەسەلەیە 2 ڕۆژە ئەچنەوە سەر پلێتەکەی عەقڵێتی 6 ساڵەمە پێش لە هەموو دنیا نەماوە بڵێن پێشڕەوی فلان فلانە، تا ئێستا لای ئەوان پێشڕەوی ئەو فلانە. ینی ئەم عەقلیەتە من پێم وایە هەر شتی وای لێ ئەوەشێتەوە. ئەمە یەک دوو ئەگەر ئەو کاگنێچیر ئەبووە وەکو سەرۆکی هەرێم بیری بکردایەتەوە،
ئێستا وەک ئەندامێکی زۆر لە خوارەوە بیری کردوتەوە یعنی قسەی ئەندامێکی کردە کە لە خوارەوە چۆن قساکات ئەمە ماڵوێرانیە بۆ حزبە ئەو باسی واکە ئێمە یەکگرتووین ئێمە نازان چی ئەو مەسەلە دیعایانە حەقی خۆیانە من پێم وایە پارتی حەقی خۆیەتی ئێستاکە هەچی ڕیکلامێ بۆ خۆیەکات باسی خۆی کە ئازایەتی خۆی بە چیزە بەس ئەوەی کاڵێ بەس حیساب بۆ پارتیەکان من تەحەداکەمی یەک ئیشێکم پێ بڵێن لە 64 بەدواوە کە ئەوان پارتیان داگیر کرد با بێن بڵێن یەک پرۆژەیەک ئێمە پێشنیارمان کردە بۆ هەر وڵاتێک لەم دنیاە جگە لەوەی کەنۆکەریتیا بێت بڵێن حیساب بۆ ئێمە کراوە مەسەلەکە حیساب نییە ئەمە یەک دوو ئێستا وەختی هەڵبژاردنە ئەوان باسی واکانی هێز و دەنگ و 25 کورسی 50 کورسی کاکە هەمومان ئەزانین ئەو تەزویری ئەوانەی کەن چۆنە من ناڵێم حزبەکان تر نایکەن هەموو خەڵک حەولەدا تەزویر بکات بەڵام یعنی هەڵبژاردن هەبووە لە سنووریەکە 20,000 کەسە بووە 40,000 دەنگیان هێناوە ئێخۆ ئەمە لە هەر دنیایەک بێت من پێم وایە قسانەی ئەو کردی لەوانەیە تەنها خەڵک لە سۆماڵ بڕای پێ بکە و پارتیەکان بڕای پێ بکەن هیچ کەسێ بڕای بۆ بڵێ قوتی پارتی و ژمارە دەنگەی کورسی قوتی خۆی نییە بەڵکو لە ئەبەدەن قوتی خۆی نییە جگە لەوەی ئەو کوردانی هەموو وڵاتەکانەوە هینی بۆیان کردەوە شتانە دەنگی پێدەن جیاواز لەو تەزویرەیەکە بە ئاشکرا و جیاواز لەوەی ئەوە خۆ لەم ڕۆژانەیش هەمومان زانین چۆن جیازەکەیان بردۆشتانە بەڵام ئەو حەقی خۆیەتی من ئەڵێم جارێکی تر ڕیکلام بۆ پارتەکەی بکە بەڵام نەڵێ بەس حیساب بۆ پارتیەکەن ئەگەر حیساب بۆ بەس بۆ پارتی بکرایە خۆ بێت پێش هەموو شتی حیسابکردن بۆ بەرامبەرەکە ئەوە نییە تو قووەتت هەیە حیسابکردنەوەی کە ڕێزت لێ بگرن باش 16 ئۆکتۆبەریان کرد و ڕفراندۆمیاندایە سەرم خەڵکەیە لە دوایە چوونە بەغاچیان کرد کون نەمانەچن دەستماچنەکەن شوێن نەمانەچن ئاباکان ماچنەکەن شوێن نەما هاواری بۆ نەبن ئەو عەبادەی کە ئەوان 1001 قسەیان پێ کرد چوون شانیان ماچە کرد کامەیە حیسابەکە ئەمە یەک دوو ئەوان کە دەیتە سەر ئەوەی لەم کوردستانە شوێن نەما لەم کوردستانە پەلاماریان نەدەن یا مناڵ و فەقیریان کوشتە خۆنەیان توانی ڕژە هەچی شەڕی ناوخۆیش بووە لە یەک شەڕە پێم بڵێ پارتی سەرکەوتوو بێ ئەمە عیبە بۆ من کاڵم لە شەڕی ناوخۆیشە بەڵام یەک شەڕ بەرامبەر بە حکوومەتی عێراقە یاڵا لە 64ەوە من باسی یەکەم تاریخ هەمومان نەزانین بابێن بڵێن یەک دێمان بەدەستەوە بووە هەموو کاتێ 4 تەقیان کردو ڕایان کردووە ئەی حسابەکە کامەیە دوای ئەوە کاک نێچیر بەدەنگی پارتی نەبووە بە سەرۆکی هەرێم بەدەنگی هەموو حزبەکان بووە یەک شت لای ئەوان زۆر مهمە ئەوان حیساب بەس بۆ کورد ناکەن حیساب بۆ هەموو دوژمن و نەیارەکانی کورد دەکەن بۆیە ڕاست دەکات ئەوەی کە ئەو باسیەکات ئەوەیە کە لە هەموو کورد بەهێزترن و ئەویش بەو تیرۆرکردنەوەوانە و بەوەی کە نەبوونی ئازادی و بەوەیە من پێم وایە ئەوە ئەتوانێت لێەوە هەبوو مەسەلە نەبڕۆ لە سۆشیال میدیا دوای ئەو وەڵامدانەوانەی سەرۆکی پەرلەمان ینی دکتۆرە ڕێواز فایق بە ئەو چکەوتی منۆک سەرکردایەتی وەڵامە دەمەنۆ بۆ سەرۆکی پەرلەمان باس لەوەکەن کە یەکێتی هۆکار بۆ بۆ پارتی گەورە کردو و پارتی کردو بەوەی کێسا نێچرڤان بارزانی بڵێت کە حساب تەنها بۆ پارتیە کرێ و لێرە قیادەیەکیان لە سلێمانی بڵێ چاومان لەسەر یەکێتی تەزویرەکە و بۆ ئەوەیە فۆکەس مەسەر لەسەرەوە بێ ینی کۆی ئەوانەی ئەندام و لایەنگرانی حزبەکەی بەڕێستان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە باز لەوەکەن کە هۆکارەکە یەکێتیە بێدەنگی یەکێتیە ئێوە بێدەنگ بوون کە بێدەنگ بوون بۆ من ئەڵێم نەک لە خوارەوە من بۆ خۆم سەرکردایەتیم گلەیم لە قیادەی یەکێتی هەبووە کە زۆر جار نەرم بووە بەرامبەر بە پارتی دایمەن هەوڵی داوە ورچی گردووە ورچی گردووە لەوەی کەیتریا ئەم هەرێمە تێکەدایە ئەوەی خۆیەوێ زۆر جار بەڵێ ڕاستە یەکێتی بێدەنگ نەبووە بەڵام بۆ ئەوەی کێشە دروست نەبێ بۆی ئاژاوە دروست نەبێ بۆ ئەوەی هێمنی هەبێ لە کورسانە بۆ ئەوەی نەڵێن یەکێتی پارتی شەڕیان کردە لە زۆر شت تەنازول کراوە من نمونەیەک دێنمەوە جەنابی مام جەلال بە ڕەحمەت بێ باسەوەی کرد بۆ ئێمە وتی من ئەزانم ئێستا پارتی وەزیری لێ ئێمە زیاترە پارە لێ ئێمە زیاترە باجێش هەموو شتەکانی لێ ئێمە زیاترە بەڵام وتی جارێکی تر ناهێڵمی یەک کوردێک لەسەر و مەسەلانە بە کوردێ ئەمەیان ئیستغلال کردووە بەرامبەر بە یەکێتی کە ئێمە نامانەوێت وەزعەکە تێکچی ئەوان ئیستغلالی ئەو مەسەلەیان کردووە بەڵێ کادری ئێمە ئەندامی ئێمە بەشێک لە سەرکردایەتی ئێمە گلەیەومان هەیە زۆر جار ئێمە لە هەندێ مەسائیلی یەکێتی تەنازولمان کردە نەخێر لە پێناوی نەتەوەکەمانە تەنازولمان کردە یەکێتی لە دروستبوونیەوە
لاواز نەبووە نە لە ڕووی سیاسەتەوە نە لە ڕووی هێزەوە بەڵام لەبەر خاتری ئەوەی نەتەوەکەمان تووشی کێشە نەبێت تەنازولاتمان کردووە تەنازولاتمان وەکو کورد کردووە بەڵام ئەوکەوان نەچوینە تەنازولات بۆ هەر وڵاتێک لەم دەوروبەرە هەر داگیرکەرێک لەم دەوروبەرە ئەوان بۆ ئەوانە تەنازولیان کردە ئێمە بۆ مەسەلە نەتەوایەتێکە تەنازولمان کردە ئەجینە ئەوە نییە ئەو هێزەی ئەوان باسیەکەن ئەو عقلیەتەی ئەویش زۆر جار هەندێ برادر وایان زانی ئەم برادرە ئەوەی تر عقلێتێکی تازەیە ناگەڕایە و سەر پلێتەکەی خۆی بەداخەوە کاغازی باز لەوە کرێش کەمە ڕێکەوتنە یەکێتی و پارتی لە ئاستیواڵا ڕێکەوتون و دوای ئەبێ دانیشتن و نازانم کۆمەڵێک بابەتی لەو زۆرش باسەکرا ئەمڕۆ هیچ ڕێکەوتنێک هەیە لەگەڵ پارتی کە قسە بە یەکتر بڵێن و هەڵچوونێک هەبێ دوزار ئەم بابەتە خاو بکرێتەوە یاخود پەیوەندی بە ناکۆچێکی شاراوەی نێوانی یەکێتی و پارتی و لێستا دەرەکەوێت ئێمە ناتوانین بیشارینەوە ناکۆچیمان بەردەوامە لەگەڵ پارتیە بەڵام ئێستا بۆیە پێشەمەوتم ئێمە تەنازول زۆرەکەین بۆی کێشەکان گەورە نەبێتەوە هەر کەسێ ئەوە خۆیانە نەو دیعاە بڵاوەکەنەوە کە گوایمە ڕێکەوتنیەکمانە هیچ ڕێکەوتنیە لەو مەسەلانە نییە کە لە ئالام قسە بە یەک بکەینوانە پێم وایە هەندێک گروپی بچووکیش لە کورسانە ئەم ڕیکلاماکەن بۆ دەنگی خۆیان ئەوە من بەسراحەت تێڵێم ئەو گروپانەی نازام سەریان لێ شێواوە چییە ئاوا قساکەن سیاسەتەوەی تۆ ڕاستیەکان بە ملت بڵێ سیاسەتەوەی تۆ نەچی لەسەر حسابی درۆ دە لە سەر دەنگ بۆ خەت پیاکەی ئیمڕۆ درۆت کرد لەگەڵیان ئەی سبەی چیەکەیت ئێمە هیچ ڕێکەوتنیەکمان نییە هەموو کاتێک ئێمە لەگەڵ پارتیەکە هاتوۆتە سەر ئەوەی هەڵبژاردن بکرێ ئێمە زۆر بە نەرمی چوونێتە پێشەوە داوای تەبایی و برایەتیمان کردووە ئەوان تا ئەوەی بەرنمەکەیان جێبەجێ بێ هاتوونەتە پێشەوە لە دوایە بەم جۆرانە وەڵامی ئێمەیان داوەتەوە بەداخەوە لە هەمان کاتە ئەوەی ئێمە تەحالف لەگەڵ پارتی ئێمە لە نەوەتویە کۆتایسە تەحالفین لەگەڵ پارتی بمانێ نەمانوێ مادام تۆ لە حکوومەت بەشداری لەگەڵ ینی تەحالفیت هەر حزبێک لەو حکوومەتە بەشدار بێت تەحالفە ئەگەر تۆ تەحالف نەبی معنای لە دەرەوەی تو حەقت نییە لە سەرێبی تە مەعارەزە بەڵام ئێمە ناتوانین تازە لە دوای 40 ساڵ مەعارەزە بێنەوە ببینە مەعارەزە لە هەرێمی کورسان ئێمە ئەچینە ناو حکوومەتەکەەوە بۆ ئەوەی داکۆک بین لەسەر ئەوەی ئەم هەرێمە دیکتاتۆریەت حکمی نەکات من زۆر بەسراحەتە لێم زۆر خەڵکی ژەڵێ باەکێتی لە حکوومەت بکشێتەوە یان بۆ یەکێتی گونجاو ئاخر خۆ ئێمە ئەم حکوومەتەمان دروست کردووە کەسێ ماڵێ دروست کات و دوای بەجێ بێڵێ بۆ خەڵکی بێ وێرانی کا بێ بیداتە دەست بێگانەوە بێ داگیرکەران بێنێت قەت لە دنیا شتیوان نەبووە لە دنیا شتیوان نەبووە ئەی ئەو هەموو خوێنەمان بۆچی ڕۆی ئەیە ئەو هەموو شەهید و ئەو هەموو ماڵ وێرانی کە ڕوویداوە لە کورسانە بۆ چۆ ڕۆی ئەگەر ئێمە ئەوە بکەین و بکشێنەوە ناتوانین بکشێنەوە لەبەرەوەی ئەو بەشە ئازادیە بچووکەی کە لە کورسانە هەیە یەکێتی لە ناو گۆڕەپانەکە نەبێر ئازادی نامێنێت یعنی تۆوەرەوە تا لە هەولێر تۆ لەم شارە لە سلێمانی لەو شوێنانی یەکێتی باڵادەستە بە تایبەتی ئازادیەکەی هەندێک جار لە قالبی لە خەتی سووریش لادات بەڵام زۆر احتیادێ بەلامان لەوێ لەسەر قسەیەک خەڵکەکەنە ژوورەوە لەسەر بچووکترین خەڵکەکەنە ژوورەوە ئەگەر یەکێتی لە ساحەکەیانە بێ من پێم وایە ئەو کاتە ئەڵێن سەد ڕەحمەت لەو حکوومەتەی پێش 2003 بەو شێوەیە باشە کاغازی کاوابێ ینی ئێوە لێرە بەدووە یان چی وای کردووە یەکێتی هەندێک جار زعیفتر دەرکەوێ بەرامبەر بە پارتی پەیوەندی بە کۆی ئەو هەورازون شێوانە هەیە کە لە دوای 2009 یەکێتی ڕوبەڕوویە بێتەوە یاخود هەر یەکێتی تااقەتی ململانی لەگەڵ پارتی نەماوە ئێمە یەکێتی تااقەتی ململانیەمان هەیە بۆ بەدیهێنانی مافەنەتەوایەتەکان بەڵام تااقەتی ئەم چەلەحانیەمان نەماوە بە سەراحەت یعنی ئەوانەیانەوێ ئێمە هیچی شوکار نەکەین هەر ڕۆژی مناڵێکیان هەر ڕۆژی دوو سایتیان هەر ڕۆژی نازام چی سوکایەتی بەم هەموو سەرکردە و بەم هەموو یەکێتیا کات ئەوانیانەیە بۆ مەشغوڵکەن یەکێتی لە زەعیفیان نییە من جارێکی ترێڵێم ئێمە زەعیف نین خۆشیان باشە زان زەعیف نین یعنی هەر لەم شەڕی داعشەیە دیار بوو ئێمە لە پێشەوە بووینەوەوان 10 کیلۆمەتر لە دوای ئێمەوە بوون ئێمە شەڕمان کرد ئەوان چەکەکە قورسەکانیان بەجێ لە سنووری کەرکووک ڕایان کرد ئەوان هەولێریان چۆڵ کرد هەر نەمان لە هەولێر لە سەری ڕەش خۆیان ناگردەوە یەکێتەکان چون دیفاعیان لە سنووری هەولێر کرد یعنی ئەوە مەسەلە لە زەعیفینە مەسەلە ئەوەیە ئێمە بیرێکی نەتەوایەتی مرۆڤایەتیمان هەیە ئەوان بیر لە نەتەوە ناکەنەوە بیر لەو کۆمەڵە خەڵکاکەنەوە لەگەڵی خۆیانەوە ئەوەی مەسەلەکە جینا هیچ کات ئێمە لە زەعیفیان نەبوو کە بەرامبەر بە پارتی ئەوواکەین پارتیەکێ لە مشکلەکانی ئەوەیە سڕینەوەی هەیە ئەوێ هەموو خەڵک بە مەساحەیەک سولجەیەک بسڕێتەوە ئەوە بەو ناکرێت چونکەم
ئەو مشکلەی پارتی لە چیایە سەیری ئەندامەکان خۆیە کاوازانێ هەموو حزبەکانی تر وەک ئەندامەکانی خۆیەتی ئەمە یەکێ لە کێشەکانە لە لای ئەندامەکانی خۆیان ینی جۆڕایالیان هەر جۆڕایالیەک ینی بەبێ بیرکردنەوە مەسەلەن وەرە ئێستاکە تۆ یەک وتارێک بنووسە بڵاوی بکەرەوە ئەندامەکانیان گاڵەدەن بەبێ بزانن تو چیت نووسیوە دێن 1001 سوکایەتیت بێکەن ئەو ڕۆژەی جۆم لە شتێکی تریە و برادەرە بوو ئەڵێ حزبەکان هەندێک جار دێن جنێو بە ئێمادەن بۆ ئەوەی دەنگ بێنن بابە جنێودان لە ئێوەوە لە 64 بەدواوە خەڵک لە ئێوە فێری جنێودان بووە جنێودان لە ناو ئەوانەوە فێر بوون جنێو بە مەکتەبی سیاسیەکانە درا بە سەرکرداتی سوکایەتی بەژنەکانە کرات یعنی شت نەما بەخرێت جنێودان لە ئێوە خەڵک فێر بووە لای ئێمە نەبووە ئێمە جنێو بدەین بۆی دەنگ بێنین ئێمە ڕێز لە خەڵکە گرین ڕێز لە بەرامبەرەکە گرین زۆرترین خەڵکی ڕۆشنبیر لە ناوم حزبە بووە باشترین خەڵکی شۆڕژێر ناوم حزبە بووە یعنی من زۆر بەسراحەتە لێم باس کەرکووکەکەم بڕوا بکەن لە 91 کەرکوچیەکان پیان عیب بوو پارتی بوو نایە عیبە بوو لە ناو ئێمە یەکێ پارتی بووە گاڵتەمان پێ کرد بەڵام ئەوان بە حکمی ئەوەی کە ئیتر ئەم کێشانیان دروست کرد و بە حکمی ئەوەی معاشە دەن و خەڵک لە بار ڕەفیق حزبیەکەنە ئامرهێز و ئیتر کۆنە بەعسیەکانیان هێنا و ئەنفالچیەکانیان ئەو بۆ خۆیان ژماریانەوەی لە توتۆ کاغازی قسەیەکی تر هەیە بازەوە کرێ لەبەرەوەی ئەندامێکی مەکتەب سیاسی پارتی باسی لەوە کردو لە پەخشی ڕاستەوخۆوە نائاگالەوەی کە ئەم قسانەی ئەچێتە پەخشی ڕاستەوخۆوە کە قیادە و بکەرانی ئەنفال و کیمیاباران و ئەوانەی کە کوردستانیان وێران کرد لە هەولێر نیشتە زێن باز لەوە کرێت ئەم پەلامارەی پارتی لە ئاستی باڵا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە تووشی حراجێکی گەورە بوو پارتی لە بەرامبەر شەقامی عراقی و هەرێمی کوردستانیش لەو بابەتە ئەوێ ئەو پرسەدا پۆش ئەمە تا چەند ڕاستە من پێم وایە کاکەمی نەجار ڕێی پارتی بوو قسەی کرد لە خۆیە نەبوو بڵێنەوە شتانە چکەمەوە لە کۆبنەوە تەسکەکانیان ئەو قسە ناکەن هەندێکیان دێن لە کەناڵەکانی کەن یعنی لە خۆیە نەبووە بڵێن ئرتیجالی قسەی کردەوە بۆیە وتی چکەم ئەوان دانیشن لە ناو خۆیانە ئاگیان لە هیچ دوژمنیە نەماوە باس ئەم حزبە کوردیانەیە چۆن ئەم حزبە کوردیانە سەرکوتکەن چۆن خەڵک سەرکوتکەن ئەوەی مەسەلەکە دوای ئەوەی ئەوتی شتێکی شاراوە نییە کاکە ئەوەی کە باسی ئەنفالچی ونیەکانەکەن ڕێزیان لێگرنوانە بەڵێ وایە من پێم وایە لە بەغا و لەو خوارەوە بە زۆری ئەوان هینی تووشی ئەو احراجیە بوون لە بەرەوەی عەرەبەکان وتیانەوە تا بەدەم خۆیان ئەگەر تایسە بەدەم خۆیانەوە تا بەدەم خۆیان ئەڵێن ئەوانە لێرن لەوەی عزە دووریشەوە کە لەوێ بۆ شتانە یا ئاخر ئەم هینەی کە کرا خەریکن کێشێتر کۆنگرەیەکی تازە کرا تەطبیع مع ئیسرائیل و ئەو شتانیانە و عەرەبەستنەکانیان ئەو عەرەبەستنە ئەنفالچیەکانن ئەو عەرەبەستنە کورتکوژەکانن خۆ قیادەی حزبی بەعەس هەمووی ئەوانە بوونە ئەوانەی هێناوە ئەلێرە سیر کە لە ناو هەرێمی کوردستان کێشەیەک دروستەکە لە هەموو دنیا کاتە دوژمنێت ئەمەش بۆ خۆی جێچەڵێکی ترە بۆ کوردی دروستەکەن یعنی ئەوان وایە لە دوورمەوداشە مەسەلەن سوودی هەبێ بۆ قەزەی کورد نەخێر ئەگەر ئێمە وەکو کورد بیر بکەینەوە من پێم وایە دووسێ وڵات لە دنیاە گەورەترین زەرریان لە کورداوە یەکێ لە وڵاتانە ئیسرائیل هەموو وەختێ قیادەی پارتی بەکارهێناوە بۆ ئیشەکانی خۆی بەڵامیی بۆ کورد نەکردووە من یەک نمونەی تری شەڵێم کە ئەوان زۆر هەندێک جارە کاکە با لەگەڵ ئیسرائیل بین بەسەر چاو بەڵام بەو مەرجەی چی بۆ کورد کردووە ئەسڵەن ئەوەی کە تا ئێستا ناهێڵێ جینۆسایدی ئەنفال و کیمیاباران بچێتە قانونی عالەمیە بچێتە شتێکی دووەلی جوولەکەی ناهێڵێت زۆر بەسراحەت لەبەرەوەی تاکەنێتەوە لەسەر ئەرز ئێستا بە جینۆسایت کرا و ناسراوە جوولەکەی نایەنەوە شەریکێترە بێ بڵێن جینۆسایت کراوە ئەمان هەموو کاتێ دێن ئەم نەتەوەیە بەکاردێنن جارێ بۆ ئەو وڵاتی تەکیانەوە جارێ بۆ خوارەوە جارێ بۆ سەرەوە جارێ سەدام دێنن جارێ بۆ ینی وڵاتێک لەو دوورە دەیان 1000 کیلۆمەتر دوورە تۆ ئەگەر عەرەبەیە و تەطبیعکە بۆ ناڕۆن لە بەغام قسانە بکەن کاکە بۆ دێن لە هەرێمەیکەن ئەی سبەی 4 مناڵی 4 ساروغیان پێوانە هاواریان لێڵە سێڕۆڵە لە کاکە خۆ تو بە زۆر ئەتەوێ ملەتەکەت ڕسوا بکەی کاکە ینی کەواتە ئەوە بۆ ئەوان ینی لەزمە بوو بۆ هەرێمی کوردستانیش و بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانی شەکەوێتە ناو گەلە کۆمەیەکی ترەوە ینی لە هەر ئەگەرێک بۆ ئەوان لەزمەوتیان ئاگاشمان لێ نییە نانە بۆ ئەوان لەزمەنیە کاکە ئەوان بە بەرنامەی شەکەن چۆن ناوچەکە تێکدەن بەیانی نمونەی ڕفراندۆمەکان و دنیا وتی مەیکە ئەو هەر کردی تەوا بڕۆ بەخێراتی ئەوان کاتێ بەرنمەیەکیان هەبێ مەسلحەتی بنەماڵەکە بێ یا مەسلحەتی حزبەکە بێ گویان لە کورد هەر نەماوە معقول نییە ئەرێ بۆ من بەتەنیای سە بچمە هەولێر سعاتێ تری پێناچێ من ئەگەرن تۆ بڕۆی فلان بڕە یەک سعاتری پێناچێک مؤتەمەرێکی گەورە کراوە معقولاگان لێ نیە ئێخوانە زۆری ماڵیان لە هەولێرە کاکاوانی مؤتەمەرەکەیان کردووە زۆریان ماڵیان لە هەولێرە
ینی تۆ باسی واکەی ئەمەی کێشەیە بۆ کوردی دروستەکە تۆ لە زیاتیوەرە بەرنمەیەک بۆ کورددانە جارێ دی حیساب ئەڵێ حساب بەس بەمنەوە حساب بۆ ئەو کراوە بەڵێ ڕاستەکە منی شەڵە مەشەد و بیلە هەموو دوژمن و داگیرکەرەکان و ئەنفالچیەکان حسابیان بۆ پارتی کردووە بەڵام پارتیش حساب بۆ یەک کورد ناکە لەبەرەوەی کورد بەدەستی ئەوانەی کە لای ئەوان بەدەستی ئەوانەی لای ئەوان ئەنفال کراوە ئێستاکەیش هەر وەختێ بیانەوێ ئەتوانن ئەوانە نمونەی داعشت بۆ دێنمەوە کاک ئەو داعشانەی لە سنووری ئێمە بوون هەمووی لە هەولێرەوە هات کاک ئەوانەی لە کەرکووک بەڵێ ئەوانەی بۆ سنووری کەرکووک هاتن باشە چەند جارێکیش باز لەوە کرا کە پارێزگاری کەرکووک ئێستای کەرکووکە زۆر دژە کووردە ماڵێکی لە هەولێرەوە زۆر بۆ هەولێر کاکە تو کە عزە دووری لە هەولێر بوویتر پارێزگار چییە کاک یعنی یەک و دوی ناوێت هەمویان ئەچنە هەولێر بەس ئەو کووردە یەک ڕخنە بگرێ بۆی نییە بچێتە هەولێر لە هەولێرش ڕخنەی گرەوە کەوانەی کەیسە لە سنەکە باشە ئێوە وەکو یەکێتی پێویستیتان بەوەیە دژایەتی پارتی بکەن لە ئەعلام لە بانگەشی انتیخابات یاخود زەماوەرێکی واتان هەیە کە پشتی پێ ببەستن لە کەرکووک لە هەموو هەرێمی کوردستان کە بتوانن ببنەوە ئەو ڕقەمەی کە ئەتانەوێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەڵای ئەمە پێویستمان بۆ نییە دژایەتی پارتی بکەین هیچ پێویستمان بۆ نییە یعنی ئەگەر پێویستمان بۆ بواە حساباتێکی ترمانە کرد لەگەڵ پارتیا بەڵام ئەوەی کاڵەی جەماوەر بەڵێ یەکێتی جەماوەرێکی زۆری هەیە بەڵام بەداخەوە ئێمە خۆمان هەندێک جار نەک خوارەوە کەوادری سەرەوەیە هەندێک لە قیادەکان جەماوەرەکەی خۆمانی عاجز کردووە جینا ئێمە ئەگەر بێت و خۆمان وەکو یەکێتی لەناو خۆمانە ئاشتەوایەکی تەواو دروستکردن پێویستمان بە هیچ کەسێکی تر نییە ئەو کاتە من پێم وایە ئەمەی کە ئێستا ئەم تەحالفەی بڵێن هاوپەیمانی گۆڕان و یەکێتی کە کراوە ئەگەر جەماوەری یەکێتی و گۆڕان بە تەواوی دەنگ بدەن من پێم وایە زۆرترین کورسی لای ئێمە بێت بەڵام ئێمەش لە ناوچەکەی ئێمە ئەم سنووری ئێمە کە زۆنی سەوزی پێڵێن سەدان مەشاکلمانێ ئەوە حزابانەی لێرە ئاخر نەفەس حڕیەتیانێ با بڕن بزام لە هەولێر وا بکەن باشە لەم بانگەشەیە جگە لە ئێوە کوێچێتی نیشتیمانی کوردستان هیچ هێزێکی تر دەرناکەوێ ئاراستەکەی ڕەخنەکانی ڕۆ پارتی بێ مەسەلەن کاندیدە سەر بە خۆکان لێرن کاندیدە بە هێزەکانی حزبەکانی تر لەو دەفەرن کە باسەکرێ پێشتر یان ئێستا باسەکرێت کە زۆنی سەوزی و لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان حسابەکرێ هۆکار چی ینی بۆ یەکێ لە هۆکارەکانەوەیە کە پارتی دایمەن ئەو ترسەی هەیە لە یەکێتی بۆی هێرشەکانی بۆ سەرێکێتیە ئەمە یەک دوو ئەو حزبە بچووکانە ینی لەگەڵ ڕێزما بۆیان نازانم ئەو قسەی کە نێچیرێکا لە پێشا بەوانە کات ناتوانێت بە یەکێتی بڵێ حسابت بۆ ناکەم بابێ کاک نێچیر دەرچێ بڵێ من حساب بۆ یەکێتی ناکەم ئەسڵەن ئەوەندەی حزبە بچووکەکان نەگرێتەوە مەسەلەن ئێمە ناگرێتەوە لەبەرەوەی ئەگەر حساب بۆ ئێمە نەکاوە یەکێتی نایتوانی حکومەتە دروستکە ئەمە حقەتێکە ئێمە کە خەڵک گلەی مالیەکە وایە ئەڵێ ئەگەر یەکێتی نەبووە و نایتوانی حکومەتە دروستکە ئەگەر یەکێتی نەبووە ئەو نایتوانی کۆمەڵێشت بکە ئەو لەوەیانە لەوە ڕاستەکەن بەڵام بەداخەوە ئەو هەموو حزابەی کە لەم سنوورانە زیاتر باڵا دەستنووی تر ئازادێکی زۆریان هەیە بە یەک گوشەنەیان توانیوە جواب مەسەلەن کۆمەڵی کاندیدی سەر بەخۆ هەبوو پێشتر هەموو ڕەخنەکانیان ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاراستەی پارتی و بەرپرسە باڵەکانی پارتی بوو لە حکوومەت و سەرۆکاتی هەرێم کەچی ڕەنگەوە مافێکی سروشتی خۆیان بێ بەڵام ئێستا هەمویان هاتوونەتەوە جارێکی تر لەسەر ئەم دەڤەرە خۆیان کاندید کردوەوە بوختان و ڕەخنەکانیشیان هەندێک جارە چێتە قاڵبی بوختانیش مەسەلەن ڕۆوی چێتیە بۆ یعنی ئەوە بۆچی کە ئەوان ئەگەر دژایەتی پارتیەکەن یاخود ئەگەر پێیان وایە پارتی زەربەی لە قەزیێنێتەوەی و موچە و بژێوی ژیانی خەڵکدا بۆ لەو دەڤەرە وەڵام من یەک نمونەی برادێ دێنمەوە برادێک لە حزبێ بوو وتی لەگەڵ یەکێ لە مەسوولە بەرزەکان قسەی کرد وتی زۆر ڕەخنەی گرد لە سەر مام جەلالوانە وتی وتم ئەی بۆ ڕەخنە لەو برادەرەی تر ناگری وتی لە پاڵ مام جەلای شو یەک دوو ڕەخنە لەوە گرین ینی سیرکە لە پاڵ مام جەلالەوە یعنی لە پێشا ڕەخنە لە مام جەلالێگرین ئەمجا ئەوێرین ڕەخنە لەوام بگرین ئەم حزبانەی ئێستا ئەو برادرانی کە خۆیان بەوە هینەکەن ئازاد و سەر بەخۆوانە 101 قسە بە ئێماکەن بوختانی شەکەن بەڵام لەوان ڕەخنەیەکی باریک بچووکە گرن کە ناشتوان بچن لە هەولێر بیگرن ها هەر لێرایگرن لەم سنووری کە یەکێتیە بەداخەوە کۆمەڵی خەڵک خۆی بەوە دانا کە ئازاد هەمیشە ژەڵانە بە یەکێتی بمان پارێز هەرەیان پارێزینەوە ئەرکی نەتەوایەتیمان ئێمە لە مەسەلە نەتەوایەتیەکە هەموو کاتێک تەسڕیمان بە یەکێتی داوە هەموو کاتێک لە مەسەلە نەتەوان نەک بەس لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارچەکە لە پێناوی مەسەلە نەتەوایەتیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان قەت قسووری نەکردووە لە هەموو ڕێکەوە کاغازی قسەیەکی ئەڵێن جەماوەری یەکێتی جەماوەرێکی هەم تۆقێنەرە و هەمیش
بنیادنەرە لێ کادا چەند شتی دژێکی تا کۆبتەوە ئەم جەماوەرە ئەگەر قیادە بە خواستەکانی ئەو نەکات ینی زەربە لە شوێنێکا زەربە وەرەگرێتەوە قیادە و کاتێکیش ئەو حەزبە بەو لە شوێنش بنیادنەر و کۆڵەکەیە کە ئەو حەزبە خەریکە لە لێواری کەوتنە جارێکی ترە و جەماوەری هەڵیێستێنێتەوە نایەڵێ بکەوێ یعنی لە کاتە هەم تۆقێنەرە هەم بنیادنەرە ئێوە چۆن وا ئەکەن لە داهاتوودا ئەو جەماوەری خۆتان وا ئەکەن کە چیتر دڵی نەشێ چیتر لێتانی گەران نەبێت چیتر وا هەست نەکە هەست بە غوب نێ بکە بەرامبەر بە پارتی هەست بە ڕقم دو یەک بکە بەرامبەر بە پارتی کادرەکانتان لە بادینان لە هەولێر دەستگیر نەکرێن مەسەلەن مەلا نەزیر لە چەند ماوە ڕابردوو تۆمەتەکەی کە هاوکاری پەکەکەی کردەوە پەکەکەش ینی ئیرهابی نیە تیرۆریز نیە لە وڵاتەوە تەکاندی دیانێ بە پیاسای دەستوری عراقی ئێوە چۆن ئەمە حەلەکەن چۆن ئەم جەماوەرە ئەخەنەوە سەر سکە ڕاستەقینەکەی خۆی جەماوەری یەکێتی تۆقێنەر نییە ئەزانم تێگەم بنیادنەر و تووڕەیە من نمونەت بۆ دێنمەوە ساڵێکیان لەو سنوورەی خۆمان شەڕێ بوو زۆر کادروانە تووڕە بوو بوون قسەیان پێمانە کرد بەڵام کە شەڕ بوو لەگەڵ یەکێتی هەرکەس چەکەکەی دەرکرد و دەسیدایە چەک ئەو حزبەی کە لەگەڵمان شەڕی کرد ینی قسەی ناشینی گوتی تا دوێنێمانەی نیانکە ئێستا ما یەکسەر چەکیان ڕوو پەلامەریەمەیاندا جەماوەری یەکێتی وایە نمونەی ترت بۆ دێنمەوە ئەوەی کە جەماوەری ئەمە تووڕەیە لەوەیە کە ئێمە هەندێک جار لەسەر مەسەلە نەتەوایەتیەکان زۆر شت لە پارتی قبوڵەکەین زۆری جەماوەرەکە ئێمە کە تووڕەیە لەوە بەشێکیش لەوە تووڕەیە کە ئێمە کۆمەڵێ لەسەرکردە و یا لە کادرە باڵا دەستەکان ناتوانین تەعامل بکەین لەگەڵ جەماوەرەکە یا ناتوانین تەعامل بکەین لەگەڵ خوارەوەی خۆمانە نمونەیەکی تر زیندوو دێنمەوە پێشی مانگێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتوانم نەک دەود و بە هەزاران برادری خۆم و برادریەمە هەموو یان نووسی زەربیان لە یەکێتیەدا و دەنگ نادەینەوەمانە دە ڕۆژێکە ئەوەی منەی بینم زۆر دڵخۆشکەرە بە تایبەتی با سنووری کەرکووکەکەم وەکو نەتەوە بیرەکەنەوە ئەڵێن لە کەرکک هەچیەک بێمە دەک بەم هاوپەیمانە بدەین ینی ئەمە زۆرەکە آخر دیسان بنیادنەرەکەیە بۆیە ئەمە بنیادنەرەکەیە یەکێتی قاعدەیەکی زۆر مهمی هەیە مانەوەی یەکێتی قاعدەکەی زۆر مهمترە مەبەسمۆنیە قیادەی نییە بەڵام قاعدەکەی زۆر مهمە من جۆم لە کاگنێچیر بوو ئەیود لەبەرەوەی ئەم پارتیەوە بە قوتە و سەرۆک و ناز ئەوان لە شەخص کۆیان کردوەوە ئێمە لە جەماوەر کۆیەکەینەوە ئەمە یەکێ لە مشکلەکە ئەو لە ئاخیرا باسی پێشمەرگە و کادر و خوارەوەی کرد بەڵام ئەوە تا ئێمە دانیشین ئەڵێن ئێمە خاوەنی جەماوەرەکەین جەماوەر خاوەنی ئەمە یەکێتیە چکەم ئەوەی کە بەسەر یەکێتی هاتووە لەم چەند بەڵێ ئەم چەند ساڵە بڕاب کە بەسەر هەر حزبێکی ترا بەهاتای ئێستا هەر تۆزی نەما بوو بۆیە ئێمە بڕامان بە جەماوەرەکەی خۆمانە لێمان تووڕابێ قسەمان پێکە بەڵام کە دێتە سەر مەسەلە نەتەوایەتیەکە کە دێتە سەر مەبدەعەکە یەکێتیانە بە ناخۆشیش بێ ڕوا دەنگەدات قسەیشمان پێکا دەنگەدات ئەوەیش کە تووڕەیە بڵین تووڕەکەمان ئەوەیە کە کەم و کورتی هەیە لە دڵسۆزیە هیچ یەکێتیەک ڕقی لە یەکێتی نییە کە تووڕابێت هەموو ئەوانەی لە یەکێتی تووڕابن لە دڵسۆزیە تووڕابن بۆیە کە دێتە سەر بڵێ کە دێتە سەرەوەی یەکێتی پێویستیان بێت لە پێش ئێمەوەن بەبێەوەی هیچ سوودمەنیش بوو بێتن لێ باشە تۆ بۆ ناسراوی کە هەمیشە ڕێی ڕاشکا و ڕاستەقینی خۆت و تۆ مەسەلە لە ماوەی پێشە هەمیشە ڕێی خۆت لەسەر کەرکووکەوت من نامەوێت جارێ بسمە سەر کەرکک بەڵام کاتی ئەوە نییە ئەمە بۆ بانگەشە نەبێ ینی دوای ئەم انتخاباتە دوای خۆڕێخستنەوە لە دوای هەڵبژارنەکان ئێوە مەسەلەن بە دڵی جەماوەرەکەتان بکەن ینی چیتر جەماوەرەکەتان تووڕە نەکەن بێزاری نەکەن نیگەرانی نەکەن مەسەلەن لە بەرامبەر پارتیا لە بەرامبەر پرسەکانی ترا چیتر وەکو قسەیەکەیەکە هەمیشە جەماوەری یەکێتی ئەڵێ کوڕی خۆتان نەکەن بە قوربانی خەڵکی تر ئێمە بەرنامەمان هەیە بۆ دوای ئەم هەڵبژاردنە یەکێتی ناو ماڵەکەی خۆی ڕێکخاتەوە ناتوان بڵێم 100% بەڵام بڕیار درراوە ئەمە ئەتوانم بڵێم ڕێی هەموو سەرکردایەتیەکەیە بەڵام زۆرینەی سەرکردایەتی زۆر مەسڕن لەسەرەوەی لە دوای هەڵبژاردنەوە لە پێشان چاکردنەوەی ناو ماڵی یەکێتی لە ڕێخستنەوە دەست پێکات لە مەکتەبی ڕێخستنەوە ئەوە ئەتوانن کاکشاڵاویش ئەو قسەیاکات بڕیار دراوە ئەم یەکێتی ڕێک بخەینەوە ئەو تووڕەبوونەی هەیە هەمووی ئاشت بکەینەوە ئەمە وەکو بەرنمەیە دانراوە هەوڵەکانمان بۆ ئەوە بێت لەم ماوەی ڕابردوو ئەگەر هەر هەڵەیە کرابێت ئێمە سوودمان لێ وەرگردووە لەوانەیە ئەگەر ئەم هەڵبژاردنەی
ئەوە پەرلەمان نەبووایە پێم وایە لە ماوەی ئەم مانگەیە یەکێتیشی زۆر چاچێ کرد یەکێتی بڕیاری داوە بە هەموویەوە توانم لە هاوسەرۆکەوە هەتاگاتە ئەوەی کەیتر دەسەڵات بێ بڕیار دراوە یەکێتی لە پێشان ناوماڵەکەی چاکاتەوە لە مەکتەبی ڕێخستنەکان ڕێکە خاتەوە ئەو کاتە لە ئیدارە و لە شوێنەکانی ترۆ لە هەموو شوێنێکەوە من پێم وایە کارێکەکەین ناوایە کارێکەکەن ئەسنە سەروەتەری جەماوەریان فریکوێنسی جەماوەرەکەتان نزیکە بنەوە لێک ئەگەر نەچین دوای ئەمە زیاتر زەرەرەکەین تێگەیشتونەوە هەمومان لەوە تێگەیشتوونە لە غەڵەتەکانی خۆمانیش تێگەیشتوونە کەس لە یەکێتی عاجز نییە یەک خەڵک لە من عازە لە فلان عازە لە فلان عازە لە فلان ئازا کەس لە یەکێتی عاجز نییە هیچ کەسێک هەموو ئەزمونانە هەموو ئەو بەرزی نزمیانە بە شەڕ من جارێ هەر ئەو 12 ساڵەکەم بە پێوەەر بە شەڕی داعشەوە بە لاوازبوونی یەکێتی لە پەرلەمانی کوردستانەوە لە حکومڕانی کوردستانەوە بۆ حکومڕانی بەغدا بۆ کۆچی سەرۆک مام جەلال ئەمانە فێری ئێوەیان نەکردیان ئەزمونیشان پێنیشان نەدان کە کەوتن و زەعیفبوونی یەکێتی زەعیفبوونی قەزەی کووردە مسۆگەر ئەوە وایە چونکەم تۆ چەند یەکێتی زەعیفێ پێش هەموو شتێ لەم هەرێمەی ئازادیەکان بەرەو نەمانە ڕات ئازادی حەقی ئینسانەکانە من ناتومە بڵێم ئێمە ئازادیان بە خەڵک خۆی ئازادە بەڵام دەسەڵاتێک دی ئازادیەکانی لێدا گیرەکات ئەو دەسەڵاتەی کە داگیریەکە پێم وایە یەکێتی بربەستە تا ڕادەیەکی باش ناڵم لە 100 تا ڕادەیەکی باش نەیهێشتووە ئازادیەکان بربەست بکرێت ئەمەیەکێ لە نقطەکانە نقطەی دووەم کە ئەوەی توێڵێت ئێمە 124 سەرکردایەتیمانەیە زۆر بە سەراحەتێڵێم بەشێکمان لەم سەرکردایەتیە هێشتا نامۆین بەو دەسەڵاتەی وەرمان کردووە بەڵام کۆمەڵێکی ترمانتیایە ینی قاڵ بۆ لە ناوێکێتیە بۆیە هەمومان لە یەکتریەوە فێرە بین زۆر جار من سەرکردایەتیم لە ئەندام کردێک کۆشت فێرە بم ئێمە ئاوهاین خۆمان بە گەورە نەزانیوە هیچ کاتێ بڵێن ئێمە گەورین لە ناو حزب کۆمانە هەموو کاتێ پشتیوانی جەماوەرمانەوە پشتمان بە جەماوەرێکە قای بووە من پێم وایە ئێمە ئەوەی کە هەمومان ئێستا چوونێتەوە ڕێی لە دوای هەڵبژاردنە لە بەروی هەڵبژاردننی تیژ لە پێشمانە بڕیارەکان لای هەمومان وایە ئەبێ یەکێتی ناوماڵەکەی چاکاتەوە ناڵم 100 من پێم وایە بەدڵی زۆر خەڵکە بێت لە دوای هەڵبژاردنەوە چاکردنەوەی ناوماڵی یەکێتیش لەسەرەوەش دەست پێکا بۆ ئاگداریت ناچین جارێ لە ئەندام کردەوە ئەندام کۆمیتە لەسەرەوە لە سەرکردایەتیەوە بێ هەمووی خۆی ڕێک بخاتەوە ئەو کاتە ئەتوانین ئەمە لە پێناو جەماوەرە لە پێناو نەتەوە جەماوەر لە پێناو مانەوەی یەکێتی زۆر باشە کەواتە ئێوە هەست بە زوڵم ناکەن لەو حزبە وەکو قیادەیەک کە پارتی پێتان بڵێ ئێوە زەعیفن یان ئێوە 18 کورسین یان ئێوە 20 کورسین نازانم چەند کورسین ینی بە ڕقم دوو سیرتان بکە لە کاتێککە خۆتان ئەڵێن ئەمڕۆ ئەندامی سەرکردایەتی ئەڵێ کە ئەم دەنگە یاخود ئەم کورسێ مزەیفانە یاخود ئەم ئەمانەی کە بە تەزویر هاتووە ینی هەست بە تاوان ناکەن ئەگەر ڕێکی نەخەنەوە حزبە هەز بە تاوانەکەین ئەگەر ڕێکی نەخەینەوە بەس ئێستا هەز بە زوڵم و تاوان ناکەین کە سەیری عەقلیەتێک بکەین ئەو عەقلیەتە وا بکە ئێمە تەشویش بکات یەکێتیەکان بەو قسانە و بەو عەقلیەتە تەشویش نابن هەز بە زوڵمیش ناکەن من بۆیە باسیەوەم کرد ئێمە لە پێناو نەتەوە هەچی تەنازولێکمان کرد جەنابی مام جەلال وەختی خۆی کە ڕۆی بۆ سەری ڕەش خۆ لە پێناوی خۆیان نەڕۆی جەنابی مام جەلال پێویستی بەوە نەبوو هەر بڕاتە سەر ڕەش بەڵام لە پێناوی نەتەوەی کووردا بۆ ئەوەی ئەو مەسەلانە نەمێنێت ئەگەر ئێمە وەکو خۆمان لە دوای هەڵبژاردنە ئەم یەکێتیە چاک نەکەینەوە کەواتە ئەو کاتەیمە خۆمان زوڵمان لە خەڵک کردووە زوڵمان لە خەڵک کردووە زوڵمان لە حزبەکەیشمان کردووە وەکو چەند ئومێدت هەیە کە ئەوە ڕێکەنە وەک خۆت وتت خۆ ئەگەرە هەڵبژاردنەش بڕوا بۆ هەڵبژاردن بێم قسانە هەڵبژاردننی تر لە پێشە مانجی 4 2022 یا مانجی دیسان هەڵبژاردنە ئەو حەماسەی من هەمە بۆ چاکردنەوەی ناوماڵی یەکێتی پێم وایە ئەگەر بەشێک لە قیادە و کەوادر هەی بێت یەکێتی چاک بۆتەوە من وا بیری لەکەمەوە بەدەست من نییە هەمومان بەیەکەوە توانین چاکیکەینەوە هەرێک و لە تەرەفێکە بەڵام ئەوەی ئێمە ئەم ماوەی بۆمان دەرکەوت یەکێتی باشترین حەل ئەوەیە لە پێشان ناوماڵەکەی خۆی چاکاتەوە یعنی هەمومانیش لە لای خۆمانە و بڕیارەمان داوە بێ چاکیکەینەوە یعنی باسی جەماوەرمان کرد کاغازی مەسەلەن ئەوەی من تێبینیم کردوکە ڕۆژنامە نووسێک جەماوەری یەکێتی قبوڵی نییە یەکێتی لە هیچ پرسێکە ڕقم دوو بێ ئەوەی ڕقم یەک بێ ئەم ڕقمیەکە چۆن دروستە بێ مەسەلەن قەزەیەک دێتە پێشەوە لە ڕۆژاوای کوردستان ینی جەماوەری یەکێتی لە سلێمانی لە گەرمیان لە کەرکوک لە ڕاپەڕین لە هەولێر لە بادینان پێی خۆشە هێزێکی یەکێتی دەستی تیا هەبێ لە بەرگریکردن لە کەرکوک لە کورد مەسەلەن لە باکوورە قەزەیەکی پێی خۆشە یەکێتی دەنگ و ڕەنگێکی سەنگێکی هەبێت
مەسەلەن لە ڕۆژهەڵاتە بە هەمان شێوە لە کەرکووکە لە ناوچەدا بڕێنراوەکانە مەسەلەن ئەو کاتەی کە بەرپرسە هەرە باڵاکان فەرماندە هەرە قارەمان و تێکۆشەر و پێشمەرگە هەرە تێکۆشەرەکانی یەکێتی لە شەڕی داعش ڕوبەڕووی داعش و ئەم هێزە ئێرهابیانێ و دەوڵەتی ئەبوونەوە ینی خەڵک حەماس و گەشتبینتر بوو لەوەی یەکێتی ئەبینێ لە ناو حکوومەت یەکێتی ئەبینێ لە دانووسان و سیاستکردنا لە ناو حکومڕانی هەرێمی کوردستانە پێم وایە یەکێتی لە کورسیەکانە توانی بڵێ پلەی دووە ئەوە نایەنێ یەکێتی بۆتە پلە دوو بەڵام لە قەزیە گشتیەکەیە لە قەزیە عامەکەی ئێمە پلەیەکین هیچ حزبێک لە کورسانە باوەگە و قسە نەکەم منیش هیچ حزبێک لە کورسانە ناتوانێت لە مەسلەی نەتەوایەتی و لە مەسەلە گەورەکەی نیشتمانی کورسان شتێکی هەبێ بەرامبەر بە ئێمە کە ئێمە پلە دوو بین لە مەسەلە نەتەوایەتیەکانە لەوانەیە لە کورسیەکان پلە دوو بین بەڵام لە دەسەڵاتە لە هەندێک شوێنە لەوانەیە بەڵام وەک قەزیەی کوردی ئێمە لە هەموو کاتێ لە پلەی یەکەمین بەڵێ کاغازی پرسێکی تر هەیە مەسەلە باز لەوە کرێ کە دوای ئەوەی هاوسەرۆکێکی نیشتیمانی کوردستان و قیادەی باڵای یەکێتی لە کەرکووکن و پارتی بۆی دەرکەوتو کە جارێکی تر ڕقەمیەکی کورد و تەنانەت هەموو پێکاتەکانیش لە کەرکووگی یەکێتیە کە نوێنەرایەتی کوردەکا لەوێ ئەیانەوێکێتی ڕاکێشنەوە بۆ ململانەی ناوخۆیی لە شارەکانی هەرێمی کوردستان یەکێتیش فۆکەسی خستۆتە سەر کەرکووک ئێوە ئەتانەوێ و شەڕەنەتەوەیە چۆنچۆنی لە بەرژەوەندی کورد کۆتایی پێبێنن ئێمە لە کەرکووک بۆ دەستکەوتنەتەوەیەکانی شەکەنیێسە بۆ شەڕ نایکەنیانی تێگەما ئێمە شەڕێکەکەین ئەو شەڕە شەڕی چەک نییە ئێمە ئامانەوێ بە قانون بە یاسا مافە نەتەوایەتیەکانی خۆمان لە کورسان و بە تایبەتی لە کەرکووک بێنی نەدەست پارتی لەمە بۆ خۆی تێکەچێت لەوەی کە ئەستەکات لە دوای ئەو هەموو ماساتی بەسەر کەرکووک و ناوچە دابڕاوەکانەوە هاتووە ئێستەیش جەماوەری یەکێتی لەو سنوورانە زیاتر یان ئەوان پێش چەند مانگێ با باسییانە کرد بە دۆڵ و زوڕناوە بێ بچن بۆ کەرکووک و کە زۆر شتیانوت ئەوە نوێنەرەکانیان هاتووە لە کەرکووک نازانم بڵێم چۆن ڕوویەکە هەر ئەوانەی هاتوونە لە کەرکووک داوا لە دەنگەکەن سوکایەتیان بە خەڵکی کەرکووکە کرد هەر خۆیان لە کەناڵەکانەوە ئەو ڕۆژە کاک فازم میرانیەڵێ ئێمە مەقڕەکانمان ناوێ ئێمە کەرکووکمانەوێ کەرکووک خۆتان بەجێتانێشداتانە دەسەوە ئێوە 4 ساڵاڵێن مەقڕەکانمانەوێ ئێستا زانیتان هیچ نەبوو هیچ نەکرا ئەم جاڵێ ئێمە کەرکووکمانەوێ ئەی کەرکووک بەدەستانەوە بۆ ڕاتان کرد ئەی بۆ ئێمە ڕامان نەکردماینەوە ئەوەنەی توانیمان شەڕمان ئەوان ئێوە تۆمەتبارەکەن ئەزانی چۆن من زۆر جارم قسەیەکەم پارتی هەموو خیانەتێکی خۆی بە کوردایەتی ئەزانێ هەموو کوردایەتیەکی بەرامبەری نەکەریەکێتی بە خیانەت ئەزانێ ئەمە یەکێ لە مشکلەکانە پێشڕەوی کورد پارتیە و سەرۆکمان بەرزانیە لەوە زیاتر نییە ئەمە گەورەترین کێشەی ئێمەیە لە هیچ دنیاە نەماوە پێشڕەوی فلانە نەماوە لە دنیاە بەس لای ئەوان ماوە ئێتەبان ئێماوەی کەوتیان ئەمە عقلە گەنجەکەی و باوشێوەی بیرەکاتەوە ئەبێ خوارەوە چۆن بیرکاتەوە کاکە ئەوێ ئەوانی تر چۆن بیرکەن خوارەوە چۆن بیر بکات باشە کەواتە ئێوە ئەو ململانەی کە هەیە مەترسیانەی کە هەیە لەسەر کورد لە دیالە لە سەلاحەدین لە کەرکووک گەتانەوە ئەو سەنگەرانە قایم بکەن ئەنی چوونی کاک بافڵیش بۆ کەرکووک لەو چوارچەوەی ئەوەیە بەرنامەی حیزبەکەتانە من دەستخۆشی لە کاک پاڤڵۆ و برادرانی دەستەی کارگێر و مەکتەب سیاسی و سەرکردایەتیەکان کە لەگەڵیا بە وەفدێکی زۆر بەقۆتەوە چوونەتە کەرکووک هەموو هاتنی هەر سەرکردەیەکی کورد بۆ کەرکووک معنەویاتێکە بۆ خەڵکی کەرکووک من پێم وایە جیاوازیەک زۆرێ لە خەڵکی کەرکووک و لە خەڵکی شارەکانی تر تا ئێستا خەڵکی کەرکووک وەک نەتەوایەتی بیرەکەنەوە تا ئێستا شوێنەکەیان بەداگیر کراوە زانن تا ئێستا ئەو زوڵم و زۆرەی لەوێ ئەکرێ ئەو زۆرداری لەوێ ئەکرێ لەم شوێنانەی تر نەماوە مەگەر بەس لە هەولێر هەبێتوانە چوونی کاک پاڤڵ من پێم وایە معنەویاتێکی زۆریدا بە خەڵکەکە چکەم زۆرە و هینیانە کرد بۆ کەس نایات و بۆ نایەن بۆ لامان و ئەمەی کە ئەم دوو ڕۆژە ڕۆیشتووە لەگەڵەوەی کە لە پشتی پەردەوە زۆر خەڵکیشی بینیوە جگە لەوەی لە تەلەڤزیۆنەکانەوە دەرەچێ من پێم وایە ئیشێ باشی کرد کاک پاڤڵ ئەو هەموو قیادەی لەگەڵ خۆی برد خەڵکی کەرکووکیش گۆڕانکاریش بەسەر خەڵکەکەیە هاتووە ناڵێم زۆر بەڵام خەڵکیش گۆڕانکاری بەسەر یا هاتووە کابینیە لە سەرۆکی یەکێتیەوە مەسەریا هاوسەرۆکی یەکێتیەوە ئەڕوا سەر لە شارەکەدا ئەمەش بخۆی معنەویاتێکی باشە و پێم وایە بۆ دەنگەکانیش باشە دە ڕۆژ ئەبێ من متابعاکەم لە کەرکووک دەنگەکانمان بەرەو
باشترە ڕۆ تقریبا 90 نزیک بە 20 کورسیتان هەبوو هەژدەی فەرمی و هەندێک جار بە جۆرێک لە جۆرەکان لەو خولێ ئێستاە چاوەڕوانەکرێت بگەنەوە یان تێپەڕێنن ئەم بە چاوەڕوان نییە ئێمە هەموو کاتی هەوڵەکانمان بۆیە کورسی زیاتر بێنین ئەم هاوپەیمانیش تەئسیراتی خۆی هەیە من پێم وایە بۆیە ئەوەی من ئەیڵێم خەڵک زۆر گلەیە کرد کە ئێمە و گۆڕان وەزعمان بە یەکەوە باش نەبوو ئەو خەڵکانی گلەیانە کرد کە یەکێتی گۆڕان بینیان باش نەبوو خۆی ساوە تا جەبەیەکیان کردوەوە هاوپەیمانیان کردووە با خەڵک بە ویژدانەوە بڕادەنگ بداتەوە تا ئەو دوو حزبەی کە ئێوە باستانەگرێسە بە یەکەوە هاتوونەتە ساحەکە تەواو ئەوەی کە نەیاری ئێوەیەوە تا لە هەولێرە بە تایبەتی من باس کەرکووکەکەم خۆ هەمان گلەیمان لەوە بوو من پێم وایە خەڵکە بێ بە ویژدانی خۆی بڕاتم جادەنگ بدا بۆ داهاتووی کەرکووک بۆ داهاتووی کوردستان پەیامت بۆ کەرکووک و سەلاحەدین و دیالە و مووسڵ چییە؟ ئەو بەتایبەتی ئەو دەڤەرانە کە سەنگەری کوردایەتی ئەو سنوورانە هەموو کورسان سەنگەری کوردایەتی بۆ بەڵام لێ زوڵم و زۆرەکە زیاتر بووە واجیهەکەیە ئاواجیەکە بووە هەموو جارێ من ئەڵێم فیشێکی بۆ چۆ بڕا لە پێشا بەر کەرکووکە و ناوچەی دوو زۆ منتخاناکەوێت من پێم وایە ئەگەر ئێمە لە دوای ئەمەوە کوتم ناوماڵی یەکێتی ڕێکخەینەوە من پێم وایە ئەو ناوچانەیش خەڵکەکەی شێواش زیاتر بەرەو ڕووی یەکێتیە بێتەوە من قەت بێ ئەمەل نیم لەوەی کە خەڵکی کەرکووک و ئەو ناوچەدا گیرکراوانەی ئێستاکە پشت لە یەکێتی بکەن چکەموانە لە سەردەمانی لێگەڵ یەکێتی بوونە کە پێشمەرگە یەکێتی نەیتوانیوە بچێتە مەسەلەن ئەو منتخانەی خواری کەرکووکەوە کە لە سلێمانی و لە 21 و لە چۆ لەم شوێنانە پێشمەرگە بووە خەڵک لەوێ کوردایەتی کردووە لە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان ڕێخستن بۆ ئەعدام کراوە لەو سەردەمەیە ئێستاکە خەڵک من پێم وایە خەڵکی لە ئێمە دڵسۆستر گەنج پەیدا بووە زۆر لە ئێمە ڕۆشنبیر زۆر لە ئێمە دڵسۆستر زۆر لە ئێمە زیاتر لە مەسەلەن نەتەوایەتیەکان ئەکۆڵێتەوە دوا پەیامی کە غازی کەرکووکیەوە گەندامی سەرکردایەتی یەکێتی بۆ ئەو قیادانەی پارتی کە پەلاماری یەکێتیە دەنچیان پێڵێ وڵی من ئەوان بابیێنە بیری خۆیانەوە لە هەکاری ویستیان یەکێتی نەمێنێ یەکێتی مایەوە لە هەموو کاتی تازە جمهوری ئیسلامی ئەوانە و ئیتر بڵێن پێشتریش لەگەڵ شای و لە هەموو کاتێک داوان هەوڵیان داوە لە یەکێتی بدەن و یەکێتی نەمێنێ لە هەموو شەڕەکانە یەکێتی براوە بۆ بەرامبەریان ئێمەوە مازانی ئەوان عقلەکانیان گۆڕاوە بەڵام بەداخەوە عقلەکانیان نەگۆڕاوە بۆیە حق تعاملەکەی تر وەکو خۆیان بیکەی من ناڵێ مەکشەر قەت لەگەڵ شەڕانیم هیچ کاتێک چکەمەوە ئەو مەسلەیە لە شەڕان نەماوە بەڵام من پێم وایە هەتا خاوەنی ئەو عقلیەتە بنەوان ملەتی کورد حاڵی لەوە باشتر نابێت ئێمە لای ئێمە ئازادیەکەی توانین دوو قسە بکەین بەڵام لەوێ ئازادیەکەیش نەماوە زۆر سپاس بۆ بەڕێز غازی کەرکووکی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت هەر بژی سپاس دەکەم مینەرانی خۆشەویستی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم پانۆرامەیان شۆمان پێشکەشکردن بە هیوای ساخ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ ئەمانەتی خوای گەورە بێت